پرۆسەی وەرگرتنی گەنم لە سایلۆسی سادق دەستی پێکردووە، بەڵام جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ سایلۆکە بڕی وەرگرتنی گەنمی کەم کردوێتەوە و جوتیارانیش نیگەرانن. ئیمساڵ کە باش نییە خەلە باش نییە و حوت و یەک و هەشتی بڕێ خەسارەکەم دەیەک و حوت و حەساوگە هەموو فەلاعێک ئەگەرەک و دومیە 50 کیلۆ بۆ تۆ 51 و 15 بوورە بزان چەندەکە بێ 750 کیلۆ بگیرە بۆ لە فەلاعێ. ئەمە ینی ئیهانە کارکردنە بەڕاستی ئەمە ینی غەدر لە فەلاعکردنە زۆر غەدرە. تۆ بڵێ وەڵا من 226 کیلۆ لێوەرەگرم لە تەنێ ئەگەر واوێ فەلاع گشتی ئەچێ بۆ سوال مە بچێ بۆ سوال. جوتیارانی سنووری قەزاکانی سەی سادق و شارەزور و دەربەندی خان لە سایلۆی سەی سادق گەنم ڕادەست دەکەن. بەپێی زانیاریەکانی پەیامیش ئەم ساڵ سایلۆی سەی سادق 35,000 تۆن گەنم وەردەگرێت و بۆ هەر دۆرمێک زەوی چەنرا و بەدانەوێڵا 266 کیلۆ وەردەگرن. ئەم ڕێژە کە داناوە ڕێژێکی کەمە. ئەم ڕێژە بەشی کافی نییە بۆ وەرگرتنی گەنمی هەرێمی کوردستان و بە تایبەتی شارەزوور. خۆی شارەزوور ئینتاجی گەنمی زیاتر لە هەموو شوێنەکانی تر، لە هەموو شوێنەکانی تر ئینتاجی زیاتر. ئەم ڕێژەشە بۆیان داناوە 230 کیلۆ و 237 کیلۆ کەمە. ئێمە ئەگەر ئەم ساڵەکە تۆزێک لەوەچە گەنممان تۆزێک زەعیفێ، بەس ساڵانی تر زۆر گەنمان لەم ڕێژە زیاتر بووە و هەر کەمینەیەکیشان لەم کاتە کەمینە زیاتریشان لێ وەرگرتین. ئێستا ئەم ساڵەکە تۆزێکیان زیاو کردو بۆمان، بەس تۆزەکە ئەوە نییە جێی دڵخۆشی بێ کە ئێمە هەموو گەنمەکانمان لێ وەربگیرێت و گەنمەکانمان تەسیمی سایلۆکان بکەین. وەڵا ئەمساڵ زۆر زەرەرمە، وەڵا ئەمساڵ یەکاویەک زەرەرەکەی، ئەمساڵ یەکاویەک زەرەرەکەی ئەرە بەخۆ. وەڵا 1.6 و 1.7 کردێت لە مەنتیقەی دەربەندیەکان. جوتیارانی شارەزور و ناوچەکە دەڵێن ئەگەر بەو ڕێژەکەما گەنمیان لێوەربگیرێت ئەوە تووشی زەرەر دەبنە و ناچارن بە نرخی کەمتر لە بازاری ڕەشدا بیفرۆشن. ئەمە لە کاتێکدا ئەم ساڵ کوالەتی گەنم جیاواز لە ساڵانی ڕابردوو باش نییە و بەشێکی زۆری ئەو جوتیارانی گەنم دەبەنە سایلۆ گەنمەکانیان ڕەت دەکرێتەوە و وەرناگیرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.